بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، وصل اللهم على نبيه المصطفى وعلى آله وأصحابه المجتبى. برایانی بەڕێز خۆشەویستان، گەنجانی بەڕێز و دڵاشیرین، خوشک و برا بەڕێزەکان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. جاریشتر لەو زنجیرە بابەتەی تەفسیری سوورەتی نووڕی پڕنور گەیشتینەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. ومێدەوارین خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەوەی دەیڵێین و دەیکەین خوای گەورە بە ئیخلاس و لێمان قبول بکە، بیکات بە توێشووی ڕۆژی قیامەتمان، بە مایەی نور و ڕۆناچی ناو قەبرمان ڕۆژی قیامەتمان و لەسەر پردی سیڕات بەو نورەی خوایە لەسەر پردی سیڕات بپەڕینەوە. خوای گەورە ومێدەوارین خوای گەورە دڵمان پڕ بکە لەو نورە، لە دنیادا بە نوری خوای گەورە سوبحانەه وتەعالا بژین و هەروەها بەو نورە بگەینەوە لە ڕۆژی دوایی. ئێمە لە زنجیرە دەرسێک وانەیەک باسی لە تەفسیر و خزمەتی سوورەتی نووردا بووین، گەیشتینە زنجیرەی نۆهەمین، دەرسی نۆهەمین کە دەکەوانەی شەشەمە لە ئاەتی ژمارە 34 هەتا ئاەتی ژمارە 38. لەو کۆمەڵە ئاەتە، لەو چەند ئاەتە پیرۆزە بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە کە خوای گەورە سوبحانەه وتەعالا لە سەرەتا دەفەرموێ: ولقد أنزلنا إليكم آيات مبينات ومثلا من الذين خلوا من قبلكم وموعظة للمتقين، حتى دقات آية ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله والله يرزق من يشاء بغير حساب. سرتا بابتي يكم كلا خزمة وباسي كين بيوندي أو چەند ئاەتەی ئێستا دەچینە خزمەتی لەگەڵ ئاەتەکانی پێشوو. خوای گەورە سوبحانەه وتەعالا لە زنجیرە بابەتێک تیشکەچی زۆر وردی خستە سەر بابەتی داوێن پاچی و هەروەها چۆن کۆمەلگەی موسڵمان و تاچی موسڵمان و خێزانی موسڵمان کۆمەلگەیەکی پتەوبی، کۆمەلگەیەکی تۆکمەبی، کۆمەلگەیەکی پاکبی، کۆمەلگەیەکی خواویستی خواپەرست بیتن. باسی کرد لەو چەند ئاەتانەی پێشوو. لێرەدا کاتێک کە ئینسان تووشی هەڵە دەبی، کاتێک کە ئینسان ساتمەی دەکا، کاتێک کە ئینسان لە ڕاستە ڕێی خۆی لا دەدا، هۆیەکەی چییە؟ بەرچاو ڕوون نەبوونە. کاتێک کە ئینسان بەرچاوی تاریک بی دەبی ساتمەش بکە. کاتێک کە ئینسان ڕۆناچی پێنەبی معڕەز بکەوتە ناو قۆرتێک، معڕەزێک بکەوتە ناو جێیەک بەربیتەوە، دەستی بشتێ، پشتی بشتێ، ملی بشتێ، چاوی کۆرەبی. لۆیە زۆر مهمە، زۆر مهمە ئینسان لە ژیاندا کە دەڕوا نورێکی پێبیتن. لۆیە لێرە خوای گەورە سوبحانەه وتەعالا لەو چەند ئاەتە پیرۆزە باسی ئەوەمان لۆ دەکا، باسی ئەوەمان لۆ دەکە چۆن ئینسان دەبێتە کەسێکی پاک، چۆن کۆمەلگەیەکی پاک دەبی. ئەو کۆمەلگە و تاکە کەس و خێزانەی کەوا لەسەر پەیڕە و پرۆگرام و بەرنامەی خوای گەورە دەڕۆن کە بەرنامەی خوای گەورە نوورە. لێرە دەخوای گەورە لەو ئاەتە کە سوورەتی نوور کە بە ناوی سوورەتی نوور کرایە، زیاتر ئەو ئاەتەیە کە خوای گەورە دەفەرمێ الله نور السماوات والأرض. طبعا جوانترین وێناکردنی ئینسانی ئیماندار لەو ئاەتەیدایە سوبحانەه وتەعالا. یعنی خوای گەورە وێنایەکی دەکا بە گەورەی خۆی زۆر جوان، باسی ئینسانی ئیماندار دەکا کاتێک کە مەشخەڵی نوری خوای گەورەی پێیە. ئەو نورە لە ناودڵی ڕنگ دەداتەوە لە هەموو ئەندامەکانی لەشی. ئەو نورە سەرچاوەکەی لە چێ هەیە؟ زۆر بە وردی خوای گەورە باسی دەکا. بەڕاستی خۆشترین ئاەت کە ئینسان بستە خزمەتی کە باسی بکە کە گەورەی خۆی لێ ببینتەوە ئەو ئاەتە پیرۆزەیە کە خوای گەورە وەصفی ئینسانی ئیماندار دەکا. چەند بەرچاو ڕووناکە، چەند دڵی ڕووناکە، چەند کەسێکی نورانی ئەو ئینسانە نورەکەی ڕنگ دەداتەوە لە هەموو لە ئەندامەکانی لەشی، بەڵکو نورەکەی سوود و قازانجی دەبیلۆ دەوروبەرەکەی خۆشی. بابەتی دووەم سەبارەت بە وشە و ماناکانی خەلەو من قبلكم، گەلانی ڕابردووی پێش ئێوە، وموعظة للمتقين، وپند و ئامۆژگاریە بۆ لە خواترسان، کە میشکات وەک تاقێک پەنجەرەیەک، دوڕی گەش و پڕشنگدار، بالغدو والآصال، واتە لە کاتی بەیانی و ئێوارەدا،
لا تلهيهم خريجيان ناكات بأقايا ناكات تتقلب فيه دلو روكانيان وردجي الريت ياخذ دقوريت استا بابتي سير دتسين خزمت تفسير معنى كاني او سورة بيروزا خواي قول سبحانه وتعالى دفرمي دعي أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد أنزلنا إليكم آيات مبينات ومثلا من الذين خلوا من قبلكم وموعظة للمتقين. لو آيات دا خواي قول سبحانه وتعالى باسي بيامي خوي دكا باسي قرآني بيروز دكا سرتاكي بتشي وازك باز دكا لامتشي هنا وبيدو ترلامي قصب قد حرفي تحقيقه يعني لابد بالتأكيد واتخواي يقول سوين دخوا بجلالته وعظمته قوري خوي همو مقدساتك كلاي خواي يقول بيروزا وقوريا خواي يقول سوين دخوا دفن سوين بزاتي قوري خوم بيقومان هشكو قمانك تان نبي إما داما بزاندو لبو إيوا ولقد أنزلنا إليكم إما لبو إيوا داما بزاندوها يعني ليه خواي يقول سبحانه وتعالى بوهم التأكيدات اللي بازكا يعني حيث مخابنا أمتي قرآن أمتي نور أمتي كبيامكي قرآن بي أوهم هلايلي الروب دكوا لسنتي سورة النور باز بكا تون بي أمتي قرآن تون بي أمتي محمد صلى الله عليه وسلم دائما بيسي بكا بختان بو يكتر هالبستن كاني نارون أشياء بكا كاتك خاوني أو بياما برل نور وبركته برل جواني باشيان لوي ولقد أنزلنا إليكم براستي إما داما بزاندوا إليكم تايبد لبو أمتي بيغنبري خواه صلى الله عليه وسلم يعني أمتي بيغنبري خواه تندين تايبد من دي هي أو قرآني كدابزي ولو بيغنبري خواه صلى الله عليه وسلم كوكروي همو بيامكاني بيشوا هرتي لبيامكاني بيشو داهيا طبعا لاشتباشا كان لا أسان كاريا كان لشت جوانا كان لو اشتاني كوا ما يسود قازان زوا خواي قورا كاكلكي ناو روككي هلين زاو وري قرتوا داي ناوا دايتي بأمتي بيغنبر صلى الله عليه وسلم هرتي زحمتي ناخوشي لا كماي زحمتيها لا يداوى لسر أمتي بيغنبري لا داوى أوج رحمته بركتي شي خواي قوري لبو أو أمته لو يا خواي قوري كذا فرمي ولقد أنزلنا إليكم براسي لبو تايبا لبو إيوا أي أمتي بيغنبر صلى الله عليه وسلم سيمان دابا زاندوا آيات كوماليشي زور لو آيات بيروزانا لقرآن بيروز كبريتي لآيات عند آيات كلمة آيات بمعنى عبرته كديجاي بندو عبرته هر آياتك هر حرفتي قرآن أجايسان لي والبيتوا إلا إعزازك تيدا إلا اشتكي واي تيدا كإنسان لي ودبتوا حكمتك تيدا أجر أو حرف النبايا يعني حرفك كي لي زياد كي يعني حرفك كي لي كم كي بيقومان لوي كخوان داي بزاندو باشتر نابت النخير بهي الشيء ويك لويا آهد بمعنى عبرته آهد بمعنى دليل حجته واتبلغان بلغان لبو إيوا للروجي قيامة قرآن يان حجة لك دفاعا لدك دبيت باريس قارت كاتك أتو لقى قرآن جياي كاتك قرآن دزيبتي كدوا أو حجة عليك يان دبيت شكايت كال صارت لو الصيام والقرآن يشفعان بيغنبري خواد فرمي صلى الله عليه وسلم روجو لقى القرآن بيروز كاتك كإنسان بروجي دبي كاتك كإنسان قرآن دخوين تو لقى القرآن دا دجيو عملي بيدكا أدركان يان للروجي قيامته شفاعتك تكادك بارزقاريك لإنسان إيمان دار للروجي دواي وأو آيتاني كخواي قرداي بزان وصفي عندك مبينات أو آيتان هميان نقرونا رون كروية طبعا الفرق أقبي فرمبايا ولقد أنزلنا إليكم آيات بينات يعني لقن مبينات زور فرقي مبين واتا روشن كروية رون كروية واتا أوشتاني ليتان ناديارا لبوتان رون دكاتوا ليتا مشاهدكي لزور شويني قرآن خواهي يقول سبحانه وتعالى يقدر اكتفاي نكريا استاقت مشاي يا ساكاني دستوري دستوري دسكردي مروفكي يا ساكي برلمانات سن ماديكا هذه يكتيشك دخات السري يك بابت بلام دوبارك نويتي دانيا بلام قرآن وانيا
لە چەندین شوێن خوای گەورە باسی داوین پاچی دەکات، لە چەندین شوێن خوای گەورە باسی دزی دەکات، لە چەندین شوێن خوای گەورە باسی نمونونەکان دەکات بەسەرهاتەکان چیرۆکەکان. بەس تەماشای قسەی موسا پێغەمبەر بکە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، پانتاییەکی زۆری قورئانی گرتەوە، زۆر جاریش یەک قسەیە لە چەندین شوێنی جیاجیا خوای گەورە دووبارەی دەکاتەوە. دووبارە نییە، حکمەتی خۆی تێدایە. هەر شێوازێک لە شوێنێک کە بەکاری نایە ئەگەر لی ورد بیەوە سبحان الله دیقەتەکی تێدایە، وردیەکی تێدایە. ئەو شوێنە لەگەر ئەو شوێنە کە خوای گەورە باسی کردیا نەفسی قسەیە، نەفسی ڕووداوە، نەفسی بابەتە، بەڵام تەمەشا دەکەی حکمەتێکی تێدایە، بابەتێکی وای تێدایە، جیاوازیەکی هەیە لەگەڵ یەکتر. لۆیە قورئانی پیرۆز مبەیینە، ڕوونکەرەوەیە. لۆیە لە دواییدا خوای گەورە دەفەرمێ ومثلا من الذين خلوا من قبلكم، ئەو ئومەتانی پێشی ئێوە کە ڕۆیشتن لە باوکە ئادەمەوە هەتا دەگاتە ئومەتەکانی پێشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وەلەو هەموو ئومەتانی پێشی خۆمان کە ئێمە خەڵکانێکی زۆرمان بە چاوی خۆمان دیت لە ماوەیەکی زۆر کەم چەندین تاغوت و زاڵم و ستەمکار و دەسەڵاتداری زۆر زلهێزی گەورەی زەبەلاح هەمووی لە ناوچوو، هەمووی فەوتا، هەمووی بوونە جێی پند و دەرس و عیبرەت لۆ ئەوانەی خاوەن هۆش و بیر و تێگەیشتنن، ئەوانەی وازیان هێنابوو لە پەیامی خوا. خوای گەورە فڕێیدانە ناو زبردانی مێژوو، تەنها ناویان ما، دەنا ڕەنجیان نەما، هەمویان زەویان لێ پاک کرایەوە. لۆیە ومەثلا من الذين خلوا من قبلكم، نمونەمان باس کردووە لە بۆ ئێوە نمونەی خراپ، وەکو نمونەی فیرعەونەکی مەغروری لە خۆبایی، نمونەی فیرعەونە کە خۆی بەخوا دادەنا، نمونەی ئەو کەسانەی کەوا کاری داوین پیسیان دەکرد و قەومی لوط کەوا لە هەموو پرەنسیبەکی مرۆڤایەتی لایەندا بوو. ئەوانە خوای گەورە چیان لێ کرد؟ فجعلنا عالیەها سافلها. سبحان الله، یعنی چمان لێ کرد؟ ئەوەی لەسەر ڕووی زەوی بوو ئەوها ژێرا و ژوور بوو، عکس بووە، ئینجا کەتنە بن ناخی زەوی، عرد شەق بوو کەتنە ناخی زەوی. ئێستاش کە بە شوێنەکەیان پێی دەوترێت بەحر المەیت، هیچ زیندەوەرێکی تێدا ناژی. سبحان الله، یعنی کاری بەدڕەوشتی چەند پیسە. کاتێک کە ئینسان لە سروشتی تەبعی خۆی لا دەدا، خوای گەورە لۆی حەلال کردی ئافرەتێک بینی بە حەلال، بە حەلالی هەرچی خوا پێی خۆشە و هەرچی خوا ڕێگای پێدای ئەتوو ئەنجامی بدەیت. کاتێک کە کەسێک لەگەڵ خێزانی خۆی کۆ دەبتەوە قسەی خۆشی لەگەڵ دەکا، هەمووی سەدەقەیە، هەمووی ئەجرە، هەمووی خێرە. لەو هەموو ئەجر و پاداشت و خۆشی و چاچیە لا بدەی لە بۆ داوین پیسی. تخوا ئەو کەسە مستحقی چییە؟ تخوا ئەوە میکرۆب نییە، ئەوە سەرەتان نییە، ئەوە مستحقی ئەوەی نیە عەردی لێ پاک بکرێتەوە. ئەخلۆیە کاتێک کە کابرا ژنی هەیە و زینا دەکا، ئافرەتە پیاوی هەیە و زینا دەکا، دەبێ عەردی لێ پاکرێتەوە، دەبێ ڕەجم بکرێ، ببێتە دەرس و پند و ئامۆژگاری. ئەوانەی کە فرمێشی تیمساحیل و ئەو جۆرانە دەڕێژن، ئەوانە خۆیان کەسی لار و لەوێرن، ئەوانە خۆیان لە مرۆڤایەتی داشوراون. ئەگەر ڕەحم و سۆز و بەزەیان نەبی دەزانن ئەوانە میکرۆبن، سەرەتانن. لۆیە دەبێ بەڕاستی چارەسەر بکرێن، ئومەتیان خەڵکیان لێ پاک بکرێتەوە. ومثلا من الذين خلوا من قبلكم، ئەو نمونانەی خوای گەورە کە هینایەوە لە قورئانی پیرۆز. طبعا قورئانی پیرۆز زانایان دەفەرمون سێ بەشە، بەشێکی عەقیدە و بیر و باوەڕ و خواناسیە، بەشی دووەمیان شەریعەتە، بەشی سێمیان قەسەس و ئەخبارە، هەواڵدانی ئومەتانی پێشی. ئەو دە بە چاک بە خراپ خوای گەورە سبحانه وتعالى هەواڵی بە ئێمەدایە، چیرۆک و بەسەرهاتی باس کردووە، کەسە خراپەکان و کەسە باشەکان هەمووی باس کردووە. ومثلا من الذين خلوا من قبلكم، ئەوانەی تێپەڕین ڕۆیشتن لە پێشی ئێوە، وموعظة للمتقين، وأو قرآني بيروزي كداما بزاندو لو إيوا موعظة معنى تيا وعظ لزماني عربي بو معنى ايدي، يعني كلمة تؤثر على القلوب والوجدان، وشيك تأصيل لضلي إنسان بك وتأصيل لناخي إنسان بك قرانة بس دابيني أو بيدي وتري وعظ. ها كلمة كاش وكبري برجانويك شتي واي تيدا كتأصيل لناخي إنسان بك وعظ. لويا وموعظة أو قرآن زي بندو درس عبرته
جێی ئەوەیە کە تەئسیر و کاریگەری هەیە لەسەر مێشک و خەیاڵ و هزری ئینسان و لە ناو دڵی ئینساندا گە کەسێک بە وردی وربیتەوە لە قورئانی پیرۆز جێی دەرس و عیبرەت و پەندە. یعنی ئاەتەکانی قورئان کاتێک کە لێی وردەبیەوە کاتێک کە جێی ڕادەگری جێگای پەند و دەرس و عیبرەتە، بەڵام بۆچێ لیلموتەقین بۆ خۆپارێزان ئەوانی خۆیان دەپارێزن لە چی؟ لە دنیای خۆی دەپارێزی لە لەکەداربوون، لە دنیای خۆی دەپارێزی لەوەی ژیانێکی شاهانە و پیاوانە و مردانە بژیت و نەک ژیانێکی ئاژەڵیانە بژی دوور لە ڕووی ئێوەی بەڕێز و خۆشەویست. خۆی دەپارێزی لە شەرمەزاری ڕۆژی دوایی، خۆی دەپارێزی لەو قەبرەی کە لە دەگەڕێتەوە بۆ ناوی حساب بۆ هەمووان دەکا. لۆیە لیلموتەقین، متەقین ئەو کەسانن کە بەڕاستی خۆپارێزن کاتێکەوە هەر شتێکیان دێتە پێشی ئەوەیە وهي أن تجعل بينه وبين محارم الله سترا وحجابا. لبيني خوي وهر حرامك لو شتانك كخوا حرامي كردوا بربستك دادني پرديك دادني ليني زقنابتوا. لويا كبيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم إن الحلال بين وإن الحرام بين. حلال وحرام رونو أشكرا داوين بيسي لقر هاوسرجي زور دوشتي ليك جدان أو أدرى أو جناحة أو بياوتي ومرداتية أو معي شرمزارية كوات اللوي اللي همون ناحيك حلال وحرام بينون رونو أشكرا حتى لناو آجلانيش دزانيشتي حلال ريقا بيدراو زور ديالوي كوا بنايا سايدي با بشيليك أقشتك اللي ببا زور هەردێت و غار دەدا بەڵام کاتێک ئەتوشتێکی پێشکەش دەکەی لەبەر چاویت و لێت وەردەگری میاو میاوە کلۆ دەکا کلکلۆ بادە و سوپاست دەکا و ئەو جەدەڕوە ئەوە ئاژەڵە هەز بەوەی دەکە کە ئەو شتێک کە دزی بردی خراپە ئەوەی پێشکەشی کرا شتێکی چاکە و وەفاداریشە بەرامبەر ئەینجا بڕۆ زۆربەی زۆری ئاژەڵەکان بەو شێوازن کەواتە لێرە مرۆڤیش وایە مرۆڤیش خوای گەورە هەست و نستی هەیە حلال و حرام زۆر لێک جودایە لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک خۆی بپارێزی لە شوبهات بەڕاستی ئەوە فقد استبرأ لدينه وعرضه هەم دینی سەلامەت دەبی هەم کەسایەتیشی پارێزراو دەبی کەواتە متەقین تەقوا ئەوەیە کە ئینسان خۆی بپارێزی لە شتی ناشیا و لە شتی حرام لەو شتانێک کە خوا حرامی کردووە. دوای ئەوە خوای گەورە سبحانه وتعالى وصفی ئەو قورئانەی خۆی دەکا کە دەفەرمێ وەلەقەد ئەنزەلنا ئیلەیکم ئایات مبینات. ئەو ئایەتە ئەو قورئانە چ پەیامەکە چ نورەکە کاتێک کە دەستە ناو دڵی ئینسان لەگەن ناخی ئینسان تێکرد دەبی چ گۆڕانکاریەک لەسەر ئینسانە دەینتر چ کاریگەریەکی هەیە چ ڕۆناچیەکە. خوای گەورە سبحانه وتعالى دەفەرموێ الله نور السماوات والأرض. ئەی باوەڕداران ئەی مسلمانان بزانن خوای گەورە سبحانه وتعالى بە گەورەی خۆی ڕووناچی ئاسمانەکان و زەویە. معنە چییە ڕووناچی ئاسمانەکان و زەویە؟ دەفەرمی الله نور کە دەفرێ نور السماوات واتە ئەو ڕۆناچیەی کە لەو دنیا ئێمە دەیبینین لە چێوە سەرچاوی گرتیا؟ سەرچاوەکەی ذاتی ئەڵڵایە سبحانه وتعالى. هەن کاتێک کە ئینسان ڕوحی وەبەردێ خوای گەورە دەفەرموێ ونفخت فيه من روحي لو حياة روحي كوا أمن هيتم بشيك خواي قورة داتا مروف ببر مروف دادخا حياتك ودقري بلام حياتك مؤقتة كاتية بلام حياتي خواي قورة أزلية حل خودي خويا وهيبوة ذاتية وحياتي خواي قورة أبدي وسرمدي وهتا هتائية قد مردي بسناي خواي قورة ببيتواني مروف نوري خواي قورة سبحانه وتعالى أو نوريا كخواي قول سبحانه وتعالى خوي خالق الروج ومانجو أستيركانا بو أوي كوا أو كون كائناتا روناك بكاتو كلا بشيتي كم كبقدراي يقطريا لو نوري خوي دايتي أوي كأو بونور كون كائناتا روناك بيتوا الله نور السماوات والأرض إن نموني أو نورا أقل بكويت ناودلي إنسان سيلي دي كاتك بكمترين نوري خوا أو هم بونا ورا روناك بي أو هم بونا ورا بالريو بتي أو هم بونا ورا كاتك أخوا بيما نشان دادا شوك دادي أقل تاريك شو بي زور جدايا لقروي كمان شو بي
کاتێک کە تاریکە شەویش ئەگەر ئاسمان ساماڵ بی تەمەشارەکەی ئەو ئەستێرانە دەبریشچێتەوە پڕشنگ و زۆر بە شێوەیەکی پڕشنگدارانە جوانە دەردەکەوی خواگە دنیا ئەگەر ئەو ئاسمانە ئەستێرەی تێدا دەرنەکرد با لە شەو دنیا چی لێ دەهات بە هیچ شتێک ڕووناک نەدەبووە ئەو مانگە جوانە کاتێک کە شەو لۆ دەکاتە مانگە شەو هەری کاتێک کە ڕۆژهەردێ تەواو گۆڕانکاری بەسەر ئەو دنیادادێ ئەو نورە خوای گەورە کاتێک کە دەکەوێتە دڵی ئینسان خوای گەورە دەفەرمێ مەثەل نووریه کەمیشکاتین فيها مصباح نمونەی ئەو نورەی خوای گەورە طبعا لێرە خوای گەورە کە باسی نوری خۆی کرد الله نور السماوات ئەوە نورەکە گشتیە لە بۆ تێگڕای بوونەوە ئەدی ئەو نورە ئەگە بکەوێتە ناو دڵی ئینسانی ئیماندار نمونەکەی وەکو چییە دەفەرمێ خوای گەورە مەثەل نووریه نمونەی ئەو نورەی خوای گەورە کاتێک کە دەچێتە ناو دڵی ئینسانی ئیماندار کە بەبەست پێ قورئانی پیرۆزە وەرگرتنی ئەحکامی قورئانە کە میشکات وەکو نمونەی دەلاقەیەکە دەلاقە وەخت خۆی لە گوندان کە خانی بە قوڕ دروست دەکرا لە هەندێک ئەو لایەنەی دیوار مەسەڵەن لە لایەکی دەستەڕازیان دەستەبیان پێشەوەیان پاشەوە دەلاقەچیان دەکردەوە جاری وا بوو مەسەڵەن پەردەیەکیان پێداددا ئەو دەڵیان جاری وا بۆ ئەخری کە شوشە پەیدا بوو بە شوشە دەیانگرت لەو دەلاقەیەوە ڕووناچی دەهاتە ژوورەوە طبعاً عادەتەن ئەو دەلاقە دەکراوە لەو شوێنانێک کە زیاتر ڕۆژی لێ دەداتن یعنی کە ڕۆژ لە سوورا و بەردەوام تیشتی ڕۆژەکە بێتە ژۆرێ وەکو پەنجەرەیەک وە ئێستا ئەمە دەرین پەنجەرەی خانوو کە لە خانووەکان هەبووە کە میشکاتین وەکو نمونەی ئەو دەلاقەیە ئەو پەنجەرەیە لەو پەنجەرەدا ڕۆناچی دێتە ژۆرێ بەڵام جگە لەوەی کە جێگای ڕۆناچیە هەر ئەوەندە نییە ڕابۆستی و ڕۆناچیەکی دەرێ بێتە ژۆرێ بەڵکو لەناو ئەو دەلاقەیە فيها مصباح چرایەک دانراوە چرایەکی زۆر جوان دانراوە ئەو چرایە المصباح في زجاجة المصباح ئەو چرایی کەوا لەناو ئەو دەلاقەیە دانراوە تەوان کاتی خۆی معلومی جەنابتانە سەرەتا خەڵک کە چرای دادەنا شوشەشی دەینا ئەم بەبیرم دێ لە ساڵی نەوەتەکان کە وەختی گرانیەکی زۆر بوو خەڵک زۆربەی مەسەن دوور لە ڕوتەن بە تایبەت لە شوێنی برێن سەر ئاو لە ناو حەمام و لە شوێنانە زیاتر شوشەی شروبی شوشە ینی شوشەی شروع بە شتێکی ئەوها دەیانینە فتیلەکیان دەخستە ناوێ پارتە پەڕۆکەک سەرەکەی بە خوورما باە بە شتێکی باە بە معجونەك شتێکی دەیانگرت نفتیان تێدەکرد ئەوە ئیشی دەکرد تەوان کە بەو شێوەیە ئەو ئاگرە بەواڵایی ئەوها بەبی هیچ بربەستێکیە بیتن دووکەڵێکی زۆری دروست دەکرد جاری وە چاوی دەدەدیت ئەوە چرای قەدیم ئەو هاو بەڵام لە دواییدا تەوان دنیا کە پێش کەوت فانوس پەیدا بوو لە دوو فانوسی چ پەیدا بوو لامپا لە پاش لامپای شتێکەکە پەیدا و پێیان دەگوت لۆکس تەوان لۆکس ئەگە لە غورفەتی ئەوە گەورەدانە هەمووی ڕۆناک دەکردەوە وەکو شێوەیەکی غازی هەبوو دروست دەبوو عینەن جامی هەبوو دنیای ڕۆناک دەکردەوە وردە پێشکەوت بەو شێوەیە لۆیە المصباح في زجاجة ئەو چرای کە لەنا ئەو دەلاقی دانرایە ئەوە نیە چڕە دووکەری هەبی ئەوە نیە لە جیاتی ئەوەی ئەتوو سوودی ڕۆناچی لێوەگری هەراسانیش کە بە بۆنی ناخۆش و دووکەڵی و زیاتر دنیاکەی تەنگ و تاریک بکە نە بەڵکو شوشەی تێدایە ئەو شوشەیە دەبێتە بربەست هەوای دەرەچی لێی نەدا بە ئاسایی ئەو چرای ڕۆناچیەکت دەداتی بەبێ ئەوەی هیچ دووکەڵ و هیچ شتێکی هەبیتە المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة دەفەرمێ خوای گەورە ئەو شوشەیەش هەندە خاوێنە هەندە شوشەیەکی صافە كأنها كوكب دري وەکو ئەو ئەستێرانەی ئاسمان کاتێکەوە دنیا ساماڵ بی کە ئەستێرە بە دەردەکەوی کو دەبریشتێتەوە ئەو شوشەیە کە لە چادەوری ئەو چرایە وەکو ئەو ئەستێرانەی ئاسمان دوڕی واتە پڕشنگدارە گەشە دەتریشتێتەوە یوقەد من شەجەرەة مبارەکە ئەدی ئەو چرایە کە ئیش دەکا کە ڕۆناچی دەداتێ کە ئاگری کە دەبێتە سوتەمەنیەکەی چییە بە تشتێک برند ئەوەی کە ئاگرەکەی پەیدا دەبی یوقەد من شەجەرە واتە یوقەد واتە دەسووتێ گڕدەگری ئاگرەك چی لێ پەیدا دەبی بەڵام ئاگرەکەی سوتەمەنی ئەو ئاگرەتە من شەجەرەة مبارەکە لە دارێکی پیرۆز
أو دار بيروزتيا زيتونة، داري زيتون. طبعا زيتون خاوين ترين زيت وبكاك لبوس وتمني بكار به زيتي زيتونة. طبعا زور بنرخو بقيمتها همو كسق ناطرني بدستي بيني مقر باشا كان مليكة كان وقتي خوي لزياتي نفط لزياتي غاز لزياتي شد زيتي زيتوني عند خستناو لبو ترابة كاريان دينا طبعا بوني زور خوشة وهروها تيشي روناتي كي زياد لحد بندرتنا يعني زيادة البروسينج تردبيتن وهروها اشتكي زوزر بسودة. طبعا اخوائي يقول سبحانه وتعالى زيتون لحفشوني قرآن اخوائي يقول باسي كرديا لششوين ناوي صريحي هناوا بناوي راستخو وشي زيتوني باس كدوا هروكو اخوائي يقول يقل سورة كاني قرآن اخوائي يقول كدس بيدكا سوين دخوا والتين والزيتون اخوائي يقول سوين دخوا بدو ميوا يكتيان هنزير اويتيريان زيتونة خواهي يقول سوين دي بيد أخوة وأروها باشترين زيتون كهبي لبيت المقدس وكو خواهي يقول دفرمي وشجرة تخرج من طور سيناء دفرمي وشجرة تخرج من طور سيناء تنبت بالدهن وصبغ للآكلين دفرمي أو داري كوا لطور سيناء شين دبي دروي تنبت بالدهن كاتك كوا شين دبي بتشين دبيتن بروبومكي روني لي وداجيريتن روني زيتون زيتي زيتون كوا بيكاتشي زوزر بسودو بقازانزا تنبت بالدهن وصبغ للآكلين وبيخورا يعني كاتي خو يقلو خوارنا شاهاني كخلق دي خوار زيتي زيتون بو زيتي زيتون هاد اوها وكو بيخور كو انسان نانو ماصي دخوا كو نانو اشتك ناني بشتشي دخوا اوها نانيا بزيتون دكر بزيتي زيتون دكردو ديان خوار. طبعا زيتي زيتون لوكو إعزازي علمي زوزر استفادة هي. طبعا أخوائي قولي للقرآن يقدر باسي هنزيري كرديا بلام حفظ زار باسي زيتوني كرديا لو يزانا عندلين حفظن كزيتون لقل يقدن كهنزير يعني لبيكاتي أو سودو قازان زي كهيتي برامبر بيكا زيتي زيتون حفظن إنسان كبيخوا استفادة تواوي يعني بيخودشي تواوا دطاني دمجي بي بريب كاتن حتى حفظنك استفادة تاشي ليركا لدوين حفظنك اقبيش خوا وكو زيادة لدسمي انسان زور استفادة لناك لكو زانا كان دفرمون تاكا تسوريكا تاكا زيتكا كوليسترولي زيان بخشي ناوخيني انسان خاوين دكاتا وكو فلترا كإنسان بيخواتن استفادة ليبكا وهروها أو كسي بردوام زيتون بخوات وزيتي زيتون بخوات رنجي بيستي زور زوان دبيتن هر وكو بيغمبري خوا صلى الله عليه وسلم بكاري دينا لبو تور كردني الريشي لبو سري خوي بكاري هنا زوزر بسودو قازانزا داوي موي إنسان ببيزو طن دكاتن يعني لشكان ولوانا دي باريزيتن وزور سودي كشي هيا دطان بقرن سرسر ساوا إعزاز علمي كان خواهي قول فرموي من شجرة مباركة لو دار بيروزا زيتونة كدارج زيتونة أو لا شرقية ولا غربية لين خواهي قول كذا فرمي لا شرقية ولا غربية واتا أو دلاقي كدان دراوا نبل لا يخور هراء للروج آوا ودان دراوا نل الروج آوا مقصدي بيتيا عادة اواني كمثلا لون من كابره خانيه هبي للروج هلات روج لو لا هردي كالروج لو لا هردي روج كي برده كوي بلام حتى كيني حتى ما ويتش دياري كده وتصعد برين يازدا لباش هيني محروم دبي لا تيشي روج حتى اصبيني دبي تصاور بكاتوا روج هردي اوي روي للروج اوايا دبي تصاور بكاتا بربري عصر قيتك روج لي بدا هذه اوي رو قبليا دائما استكابرة كدت خاني دكري يقل مواصفات خاني باش للرو قبله بي لو كروش هردي تيشي روجي بردكوي ده صورته وحتى دي تناون دي نيوراني هتيشي روجي بردكوي حتى روج اوابون تيشي روج بر او خاني دكوي زود صور بخشا لويا او دلاقي كوا دان دراوا لشوين شويه نبرو روج اهالات يان داناوا نبلا روج اوا بلكو لنا وراستي شوية كيا بردوام تيشي روجي بردا كويتن فرمي أو زيتوني كوا أو زيتي زيتوني كوا
وەکو ئاگر بەکاردێ وەکو لە بۆ چراکە بەکاردێ یەکاد و زەیتوها یوضیء زەیتی زەیتونەکە هەندە ڕووناکە هەندە جوانە بەبێ ئەوەی ئاگری لێ بدەی وەکو ئەوی دەپریشتێتەوە و ڕەنگەی پڕشنگداری هەیە زۆر جوانی هەیە وەلەو لەم تەمسەسو نار بێ ئەوەی ئاگری دابرجی سەیری هەزەیتی زەیتونەکە خۆی شتێکی پڕشنگدار و جوان و ڕنگ دەداتەوە لە ناو خودی خۆی کۆ ئێستا تەمەشا دەکەی ئاوێنە تاوان ئاوێنە کە ئینسان ڕەنگی خۆی تێدا دەبینی لۆ لەبەرەوەی شتێکی وایە کە ئینعکاسێکی لێ دروست کرایە ئەو ئاوێنە تۆزێک ژەنجی لێ بدا ڕەنجی خۆتی لێ نابینی لۆ چونکە ئەو مادەی کە تێیدا نابیندرێت زەیتی زەیتونیش هەندە پڕشنگدارە وەکو ئاوێنە کاتێک کە تەمەشا دەکەی تیشکەچی هەیە جوانیەکی هەیە وەکو ئەوی خۆتی لە ناو بینی ئەو هەیە نور على نور ڕۆناچی لەسەر ڕۆناچی کە لێرە خوای گرتن نور على نور مەقسەدی ئەوەت نییە ڕۆناچیەک ڕۆنا نە واتە ئەو هەموو شتێک کە باس کرا ئەو هەموو شتێک کە باس کرا ڕۆناچی لەسەر ڕۆناچی دەداتە ئەو دەوروبەرەکەی خۆی یعنی بەردەوام ڕۆناچی 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 هەمووی لەسەر یەکتر خڕ دەبتەوە کە دەبێتە مای و نورێکی زۆر گەورە لە بۆ ئەو ئینسانە لێرەدا پێم خۆشە بین ئەو نونەشی بکەینەوە خوای گەورە سبحانه وتعالى کە باسی کرد فەرمووی مثل نوره كمشكاة فيها مصباح لێرە مەبەست لە میشکاتیە دەلاقە تعبیری قورئان ئەوەیە واتە سینجی مرۆڤ ناودڵی مرۆڤ ناودڵی مرۆڤ فيها مصباح چی تێدایە چرایەکی تێدایە ئەو چرایە چییە چرای ئیمانە چرای قورئانە کە قورئان یەک لە ناوەکانی چییە نور قد جاءكم من الله نور وكتاب مبين خۆشەویستی پێغەمبەر قورئانی پیرۆز هەمووی نورە لە ناودڵی ئینسانی ئیماندارەیە خۆشەویستی خوا خودی خۆی نورە لە ناودڵی ئینسانی ئیماندارەیە المصباح في زجاجة ئەو نورە ئەو نورەی خوا خرایتە ناو دڵێک ئەو دڵە هەندە پاکە بە دوورە لە هەموو داوین پیسێک بە دوورە لە هەموو بەدڕەوشتێک بە دوورە لە هەموو غل و غەش و حقد و بغز و غەڕز هیچی تێدا نیە دڵەکی صاف ئەو نورەشی چوە ناوی بزانە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ وەڵڵاهی نە لە پێش ئیسلام نە لە ناو ئیسلام سێشتم قەت نەکردووە سەزدەم لە بۆ برد نەبردووە درۆم نەکردیە ئارەقیشم نەخواردیە ئەو دڵە پێشوەی ئیمان بینی ئەوەندە پاکە لێیە پێغەمبەری خوا دەفەرمێ ما دعوت أحدا إلا كان له كبوة بانگوازیان کەسێکم کردبی هەروەستەچی کردیە فکرێکی کردەوە إلا أبا بكر بەس ئەبوو بەکر دەبی هەر یەکە و سەر ئیمانی هینا بە پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەو دڵە پاکە کاتێک کە ئەو نورەی بستە ناوێ چی لێ دێ المصباح في زجاجة ئەو ترایە ئیمانە لە ناو دڵێکی پاچی خاوێنە الزجاجة كأنها كوكب دري اینجا ئەو دڵە پاکە وەکو چی وایە وەکو ئەستێرەیەکی پڕشنگدار کەوا تەئسیری لە هەموو دەوروبەرەکەی خۆی دەبی کاتێک کە دڵ پاک بوو زمانیش پاک دەبی کاتێک کە دڵ پاک بوو چاویش پاک دەبی کاتێک کە دڵ پاک بوو دەستیش پاک دەبیتن لێ سەرچاوەی پاچیەکان لە چێیە لە ناو دڵەوەیە بەڵام بەو معنایینا کابرا بکەوتە ناو گوناح و تاوان و بێشەرعی برێ وەڵا دڵم پاکە نا ئەو دڵ پاچێ لە چوارچێوەی شەرعی خوا لەژێر پەیامی قورئانی پیرۆز پەیامی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆیە بەو شێوەی خوای گەورە کە باز دەکا كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة قورئانی پیرۆز ڕەجی داری درەختی ئیمانە یعنی سەرچاوەی عەقیدەی ناو دڵت بیر و باوەڕی ناو دڵت دەبی سەرچاوەکەی لە قورئان و سنەتی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسس نار دڵی ئینسانی ئیمانداری پاک بزانە يكاد زيتها يضيء هەتەنها بەو ئیمانی لەناو دڵیدایە بە ئیمانەکەی کابرا جارێ قورئان خینیش نییە هیچ لە شەرع و دین نازانی بەس خۆشەویستی خوای لە دڵە ئینسانێکی ئیمانداری تەواوە پابەندە بە قورئان و سونە هیچ علمیشی نییە بەڵام سوبحان الله کەسەکە عیبادەت دەکا شەو نوێژ دەکا کەسێکی دیندارە خوچاوی خۆی دەپارێزی زمانی دەپارێزی هیچ علمیشی نییە هیچ ئاگەی لە قورئان نییە ڕەنگە لە سوڕەتی فاتحە زیاتر هیچ نازانیتن بەڵام کەسێکە وەلەو لەم تەمسەسو نور
هێشتا نورەکەی قورآن بە تاوتی نەچوویتە ناودڵی ئەو جە کاریگەری خۆی هەیە نور على نور ئەری ئەگەر کەسێک لەگەرەوەی کە ئیمان ناودڵیتی لەگەرەوەی کە کەسێکی دڵ پاکە لەگەرەوەی کە کەسێکە حافظ قورآنیش بی ئەو کەسە بەردەوام شارەزابی لە قورآن لەگەر قورآن بژی ئەوە نور على نور ئەو نورانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکە لە بۆ ئەو کەسە بەڵام ئەوەی کە مهمە نوری خوای گەورە خەڵاتی خوای گەورەیە یهدی الله لنوره من یشاء خوای گەورە ڕێنمونی کەسانێک دەکە ئەوەی کە ویستی لەسەر بێ ئەوەی کە بەو خۆی بە دوای نوردا بگەڕێ خوای گەورە مەحرومی ناکە بێبەشی ناکە پێی دەبەخشی ويضرب الله الأمثال للناس بەو شێوەی خوای گەورە نمونەکان دەیتۆ لە بۆ خەڵکی بەو شێوەی ڕوون و ئاشکرایانە والله بكل شيء عليم خوای گەورە ئاگادارە زانایە بە هەموو شتێک لە دواییدا خوای گەورە باسی چی دەکا سەرچاوی نوری خوای گەورە دەچێ بەدەستدێ لە مزگەوتەکان و ماڵەکانی خوا ئەگەر کەسێک بیەوێ پەروەردەیەکی پاک بی ئەگەر کەسێک بیەوێ بەڕاستی نوری ڕاستەقینی بەدەستکەوی خوای گەورە دەفەرمێ فی بویوتین لە ناو ماڵانێکدا کە دەکە ماڵەکانی خوای گەورەن مزگەوتەکانن ئەذین الله ئەن ترفع ويذكر فيها اسمه واتە خوای گەورە سبحانه وتعالى پێی خۆشە خوای گەورە ڕێگەی داوە هەرچی ئەن ترفع واتە بەرز بکرێتەوە ناوی خوا بەرز بکرێتەوە هەرچی شتی باش و چاکە هەیە ويذكر فيها اسمه وهروها أو آتا أن ترفع واتا ترفع فيها ذكر الله يعني ناوي خواي قولا لو يزانا عندنا أو آتا بلغية زيقا لناوي خوا زيقا لو شتاني الشرعية هيش تقدروز دي لمزقوت برز بكريتو دنجي تداك لو يغنبري خوا فرمي صلى الله عليه وسلم إذا رأيتم الرجل ينشد في المسجد أجا جيبيست بون كابرا لمزقوت بانك راديري كورا كاكا فرانة شتم بزر كرديا بيبن فقولوا لا ردها الله عليك خواهي يقول بيدنا داتو اشتيك بزرت كرديا ليه بهيش شوي دروسنيا إنسان ناو برز كريتوا قصة بكري لمزقو دنگ برز بكريتوا إلا بذكر إخوانا بي ويذكر فيها اسمه لو ما لاني خواهي يقول الناوي خواهي يقول ريتدا بهندري يسبح له فيها وعروها ذكر خواهي يقول طاعته عبادتي خواهي يقول ريتدا بكري لو ما لانا بالغدو والآصال بالغدو واتلكاتي بيانيان نوێژی بەیانی تێدا دەکرێ چێشتەنگاوی تێدا دەکرێ نوێژی نیوەڕۆی تێدا دەکرێ والئاسال وە کاتی ئێوارەکان نوێژەکان و زکرەکان و تاعەت و عیبادەتەکانی بەلا بەیانی و ئێوارەدا بەردەوام دەکرێت ئەو ئاەتە بزانە چەند جوان وەسفی مزگەوت دەکات ڕۆڵی مزگەوت زۆر گەورەی لە ئیسلام مزگەوت دەرەوە نییە دەدەقە پێش بانگ بکرێتەوە و داخرێتن نا مزگەوتی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێنی عیبادەت بوو شوێنی حەوانەوەی بێنەوایان بوو ئەصحابی سوفا لە تەنی مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شوێنی چارەسەری برینداران بوو وەکو خەستەخانە کاتێک کە سعدی کوڕی معاذ بریندار بوو لە پێغەمبەری خوا فەرمووی لە ناو مزگەوت خێمە چیلو هەر بدات هەتا بۆ خۆی چارەسەری بکە شوێنی یعنی وەکو خەستەخە شوێنی ئیعلام و ڕاگەیاندن بوو هر کرد شتێک ڕوویدا بە پێغەمبەری خوا دەچوە سەر مینبەرەکە ما بال ئەقوام يفعلون كذا وكذا نەک ئیلا ڕۆژی جومعە کاتەکانی کەش شوێنی چارەسەرکردنی قەزاوت بوو لیعان لە ناو مزگەوت دەکرا شوێنی ئەوە بوو کاتێکەوە کێشە و گرفتارێک بە لەوێ حەل دەکرا ئەوە ڕۆڵی مزگەوتە دانیشگا بوو خەڵکێک لەوێ عیلمی وەردەگرت لە ڕەوزەی منداڵان بگرە حتا دەگاتە ئەو پەڕی ئاستی بەرزی وەکو کیباری سەحابە عیلمیان لە پێغەمبەر وەردەگرت صلی الله عليه وسلم ئەوە ڕۆڵی مزگەوتە بەداخۆ ئێستا ڕۆڵی مزگەوت نمایە لێ خوای گەورە کە دەفرن بالغدو والآصال مزگەوت بەردەوام دەبی ڕۆلی خۆی بینی و لە خزمەتی خەڵک دابی ئینجا خوای دەفرن ئەوانەی پەروەردەی ئەو نوڕن ئەوانەی ئەو نوڕەیان هەیە و پەروەردەی ئەو مزگەوتن چێن ئەوانە چ کەڵە پیاوێک پەیدا دەبی ئەوەی خاوەنی ئەو نورە بی لەو ماڵانی خوا پەروەردەبی ڕیجالون پیاوانێک پەیدا دەبن ئەو پیاوانە خواویستی خۆ نەویستن چۆن لا تلهیهم تجارة ولا بيع عن ذكر الله هیچ شتێک مەشغولیان ناکە بێ ئاگایان ناکە تیجارەت و بازرگانیەکەیان پارە و پولیان دوکانداریان ئەو هەموو پارە و سەروەت و سامان و کۆشک و تەلارەی هەیتیان لا تلهیهم بێ ئاگایان ناکە و مەغرور نابن عن ذكر الله لذكر خوا
کاتێککە بانگ دادێ کاتێک کە نوێژ دەکرێت کاتێک کە وەختی نوێژ و تاعەت دادێ پیاوی مزگەوت و خواناسین بەڵام لە کاتێک کە دەستنە دوکانەکەی خۆی تیجارەتەکەی پیاوی مردی مەیدانی ناو بازارە بە سەدەقەی بە خێری بە چاکەی بە داوای بە بانگەوازی بە ماڵبەخشینی بە هەموو نەوعک لە خزمەتی خەڵکدا دەبی و ئیقامی سەڵا ئەو تیجارەت و کڕین و فرۆشتن و معاملەیان لە ناو بازاردا بێ ئاگیان ناکە لە نوێژیان بچی و ئیتائی زەکا مەشغولیان ناکە مەغرور بن بڕن بە شنگ و تااقەت و ئەو ماڵم پەیدا کرد لۆبی دەمە خەڵکی نە بەڵکو ماڵی خوای گەورە ئەوەی کە لە سەریتی بە وردی بەتاوی دەیبەخشی یەخافون ئیبن عەباس دەفەرموێ ڕۆژیان لە بازار بوو کاتێک بانگ درا تەمەشاکرد هەر کەسە و دوکانەکەی خۆی پەردەچی بەسەدادا ئەشیاکان دەباتە ژۆرێ کابرای ئاسنگەر یەکەوتە چەکچەکەی دادەنا هەندی یەکە پەلەی دەکرد دەچوە مزگەوت اینجا ئەو ئاەتی خوێندەوە فەرمی واللهی خوای گەورە لەگە پیاوانی وەکو ئێوەیتی کە دەفەرمێ رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة أو زور بياوانا أوانا يخافون لو وادك يخافون يوما دترسن للروجك كلو روجدا تتقلب فيه القلوب والأبصار روي إنسان كان لقنا وضليان هموي قراني بسدادي سبحان الله هموي قراني بسدادي خواي قورا كذا فرمي کە ئەو ڕوانە هەمووی گۆڕانی بەسەدادێ ئاسایی نابی لۆیە هەم دڵی ئینسان هەم ڕووەکانی ئینسان گۆڕانیان بەسەدادێ کە وەکو خۆیان نامێنن لە ڕۆژی قیامەتێ لێ بۆچی ئەوانە وا دەکەن بۆ ماڵیان سەروەتیان سامان هیچ شتێکیان نایەتە بەرچاو هەمووی دەکەنە قوربانی ڕەزامەندی خوا بۆ ئەوەی لیەجزیەهم الله ئەحسەن ما عەمیلوا بۆ ئەوەی ئەو پاداشتە چاکەی کە خوا بۆیانی ئامادە کردووە لە بەهەشت لە خۆشیەکانی ناو قەبر لەوەی کەوا دەگەنەوە خزمەت خوای گەورە لە ڕۆژی دوایی باشترین پاداشتیان بەدەست بکەی وەیەزیدەهم من فەضلی وەخوای گەورە لە فەزل و بەخششی خۆی زۆر زیاتریان پێ ببەخشی والله يرزق من يشاء بغير حساب بێگومان خوای گەورە ئەوەی بیەوێت لە فەزل و بەخششی خۆی زۆر زیاتر لە بەرامبەر ئەو چاکێک کە کردیتی پاداشتی زۆر گەورەتری دەداتەوە بەهۆی ئیخلاسیەکەی بەهۆی لە خۆ نەبردووی لە بۆ ئەوەی کە خۆی لە خوا یەکلا کردەوە بۆیە خوای گەورە پاداشتی یەک بەدە نادا هەندێک دەر یەک بە حەفتا و یەک بە حەفسەد و یەک بە حەفت ملیۆن حتا يرزق من يشاء بغير حساب کەوا بەبێ ژمار خوای گەورە تەرازوو دانانێ خوای گەورە صحیفەی ئەعمال پێپڕ ناکرێتەوە چکە ئەو صحیفەی ئەعمالە جێی نابتەوە يرزق من يشاء بغير حساب بەبێ حساب و ئەندازە خوای گەورە پاداشتی ئەو جۆرە ئیماندارانە دەداتەوە ومێدەوارین خوای گەورە لەو کەسانەمان بجێڕی خاوەنی نور بی دڵمان پڕ نور بی خوای گەورە لەو پیاوانەمان بجێڕی کە بەڕاستی خوای گەورە دەیان پارێزی لە ڕۆژی دوایی وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين